تیشک ئەو وزەیە کە لە تەنۆلکەیان لە ئایۆنێکی ناجێگیرەوە دەردەچێت بە شێوەی فۆتۆن یان تەنۆلکەی بارگاوی و بێبارگە. سەرچاوە تیشکدەرەکان دروست دەبن دوای ئەوەی کۆمەڵێک گۆڕانکاری و کارلێک بە سەرمادەکاندا دەهێنرێت و چالاک دەکرێن بە شێوازی فیزیایی. دواتر مادەکان دەگۆڕێن بۆ سەرچاوەی تیشکدەر. گواستنەوەی وزەی تیشکدان بە گوێرەی ناوەند و خێرایی جیاوازە و پەیوەستە بە جۆری تیشکەکە و چالاکی تیشکەکەوە. زۆرێک لە زاناکان پێیان وایە تیشکەکان دەرەنجامی ئەو تەقینەوە گەورەیەن کە پێش 14 ملیار ساڵ دروست بوو. تیشکدان سەرەتا لەلایەن ویلیام ڕۆینگ لە ساڵی 1895 تیشکی ئێکس دۆزرایەوە. پاشان لەلایەن زانای فەڕەنسی هنری برکل لە ساڵی 1896 تیشکدانی خوێی یۆرانیۆم دۆزرایەوە. بە دوایدا ژنە زانای پۆڵۆنی ماری کوری توخمە تیشکدەرەکانی ڕادیۆم و پۆڵۆنیۆمی دۆزیەوە. سەرچاوەی تیشکدەر لە کۆمەڵێک بواردا بەکاردێت وەک سەربازی، پیشەسازی، کشت و کاڵی، پزیشکی، توێژینەوەی زانستی. سەرچاوەکانی پیسبوون بە تیشک دوو سەرچاوە دەگرێتەوە. سەرچاوەیەکیان سروشتیە و ئەوی تریان دەستکردە کە لە ئەنجامی چالاکیەکانی مرۆڤەوە دروست دەبێت. سەرچاوە سروشتیەکان وەک تیشکی خۆر، تیشکی دەرچوو لە توێکڵی زەوی، توخمە تیشکاوەرەکان، توخمە تیشکدەرەکانی لەشی مرۆڤ. سەرچاوە دەستکردەکان وەک کورە ئەتۆمیەکان، تەقینەوە ناوەکیەکان، خاشاک و پاشماوەی مادە تیشکدەرەکان، ڕوودانی دزەکردنی توخمە تیشکدەرەکان لە کورە ئەتۆمیەکان، تاقیکردنەوە ئەتۆمیەکان، کەشتیە ئاسمانی و مانگە دەستکردەکان، دزرانی مادە تیشکدەرەکان، گواستنەوەی مادە تیشکدەرەکان. سەرچاوە تیشکدەرە بەکارهێنراوەکان لە بواری پیشەسازی و پزیشکی. سەرچاوەی تیشکدەرە بەکارهێنراوەکان لە بواری پزیشکیدا بەکاردەهێنرێن لە ڕێگەی کەرەستە و ئامێرەوە بە مەبەستی دەستنیشانکردن و چارەسەرکردنی نەخۆشیەکان. ئامێری تیشکی نەزانرا و ئێکس ڕای یەکێکە لەو ئامێرانەی بۆ چەند مەبەستێک بەکاردەهێنرێت وەک دەستنیشانکردنی شوێنی شکانی ئێسکی مرۆڤ، ناسینەوەی تەرمەکان، هۆکاری مردنی کەسەکان، دۆزینەوەی شوێنی گولە و پارچەکانی لە لەشی مرۆڤ. هەروەها ئەم جۆرە تیشکە لە فڕۆکەخانە و لە بواری پشکنینی گەشتیاری و جانتا و کەلوپەلەکانیاندا دیسان بەکاردێت. بە شێوەیەکی سەرەکی مرۆڤ بەرپرسە لە پیسبوونی ژینگە بە تیشکەکان. لە کۆبوونەوەی گشتی نەتەوە یەکگرتوەکان لە ساڵی 2000 لە ڕاپۆرتێکدا ڕایگەیاند تاقیکردنەوەی ئەتۆمی هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگەیە بە تیشک کە تەنها لەلایەن مرۆڤەوە دروست دەبێت. ئەو ناوچانەی کە تاقیکردنەوەی ئەتۆمیان تیادا ئەنجام دراوە بەهۆی تیشکەوە پیسبووە و بە پیسی ماوەتەوە، وەکو هەندێک ناوچەی وڵاتی جەزایر کە فەڕەنسا تاقیکردنەوەی ئەتۆمی تیادا ئەنجام داوە و هەندێک ناوچەی کازاخستان کە رووسیا تاقیکردنەوەی ئەتۆمی تیادا ئەنجام داوە. هەروەها کۆمەڵێک ڕووداوی ناوەکی ڕوویانداوە لە کورە ئەتۆمیەکاندا کە لە ڕابردوودا بوونەتە هۆی پیسبوونی ژینگە و هەتا ئێستاش کاریگەری ئەم ڕووداوە بەسەر ژینگەوە ماوەتەوە. تەقینەوەی وێزگەیەکی ئەتۆمی پێشی سۆڤێت لە چێرنۆبڵ لە ساڵی 1986، کارەساتی ئەتۆمی فۆکۆشیما دایچی لە یابان لە ساڵی 2011. ڕێژەی ڕێگەپێدانی هەڵمژینی تیشک بۆ مرۆڤ بە پێی ڕێنمایەکانی ڕێکخراوی نێودەوڵەتی خۆپاراستن لە سەرچاوی تیشک بریتیەلە. لە ساڵێکدا و لە کاتی ژیانی ئاساییدا نابێ زیاتر لە 1 میلیسیڤێرت تیشک هەڵمژێت. کارمەندی تایبەت کە لە بواری تیشکداندا کار دەکات نابێت لە کاتژمێرێکدا زیاتر لە 10 مایکرۆسیڤێرت و لە ساڵێکدا زیاتر لە 10 میلیسیڤێرت تیشک هەڵمژێت.
گۆڕی تیشک لە خواردن و ئامێر و مادەکان. 1 مۆز 0.1 مایکرۆسیڤێرت. ئامێری پشکنینی فڕۆکەخانەکان 0.25 مایکرۆسیڤێرت کە یەکسانە بە 2 مۆز و نیو. مانەوە لە خانوویەکی دروستکراو لە کۆنکرێت یاخود خشت بۆ ماوەی ساڵێک 70 مایکرۆسیڤێرت کە یەکسانە بە 700 مۆز. مامۆگرافی ئامێری پشکنینی ژێرپەنجەی مەمک 400 مایکرۆسیڤێرت یەکسانە بە 4000 مۆز. پشکنەری تۆمۆگراف کە وێنەی تیشکی ئەکسی لەش دەگرێت لە چەند لایەکەوە 10,000 مایکرۆسیڤێرت کە یەکسانە بە 100,000 مۆز. کاریگەری سەرچاوی تیشک لەسەر مرۆڤ بە پێی جۆری سەرچاوە و ڕێژەی هەڵمژینی تیشکەکە دەگۆڕێت. بەرکەوتنی درێژخایەن بە ڕێژەیەکی زۆر زیانی گەورە بە جەستەی مرۆڤ دەگەێنێت و دەبێتە هۆی. شێرپەنجەی سیەکان و خوێن، ئاوی سپی چاو، تێکچوونی کرۆمۆسۆمەکان، گۆڕانکاری و لە ناوچوونی خانەکانی جەستە، سووتانی پێست و زیانگەیاندن بە جەستە، کەم خوێنی، کەمبوونەوەی تەمەن، خوێنبەربوون، پیربوونی پێشوەختە، ئاڵۆزیەکانی دڵ و خوێنبەرەکان، گۆڕانکاری بۆ ماوەیی، بە تێپەڕبوونی کات گۆڕانکاری لە پێکاتەی DNA دەکات، نەزۆکی و تەنانەت مردن. دەردان و نیشتنی مادە تیشکدەرەکان بۆ ناو هەوا و ئاو خاک یەکێکە لە مەترسیە گەورەکانی ژیانی هەسارەکەمان. پیسبوونی ژینگە بە تیشکەکان دەبێتە هۆی پیسبوونی هەوا. بە تەنها مایکرۆۆیڤەکان ساڵانە ملیۆنان تۆن یەکەم ئۆکسیدی کاربۆن دەکەنە ژینگەوە. ساڵانە یەکێتی ئەوروپا بەرپرسیارن لە دەردانی نزیکەی 7 ملیۆن تۆن یەکەم ئۆکسیدی کاربۆن کە یەکسانە بە نزیکەی 6.8 ملیۆن ئۆتۆمبیل. ئەم پیسبوونە تەنها لە بەرگە هەوادا نامێنێتەوە، کاریگەری لەسەر خاکیش دروست دەکات. کاتێک مادە تیشکدەرەکان دەچنە ناو زەویەوە تەواوی پێکاتەکەی دەگۆڕێت و تخمە تیشکدەرەکان کارلێک لەگەڵ مادە خۆراکیەکان دەکەن و زەویەکە ژەهراوی دەبێت. تەنانەت ئەو بەرهەمەی لەم جۆرە خاکەدا ڕوێنراوە بەکاری درێنەکردن نایەت. ئەو ڕووەکانشی لە خاکەکەدا گەشە دەکەن لە ڕووی جیناتەوە دەگۆڕێن و کاریگەری لەسەر تەواوی زنجیرەی خۆراک دروست دەکەن. پیسبوونی ئاو بە تیشک. ڕژانی مادە تیشکدەرەکان لە چینەکانی خاکەوە دەبێتە هۆی پیسبوونی ئاوی ژێرزەوی. وێزگەکانی کارەبای ئەتۆمی کە لە ناوچە کەناریەکان دانراون ئاو وەک ساردکەرەوە بەکاردەهێنن کە دەبێتە هۆی پیسبوونی ئاو. بە دەردانی پاشماوەی ئەتۆمیش پیسکەری تیشکی لە ئاوی دەریادا زیاد دەکەن. هەروەها ژێردەریایە ئەتۆمیەکان دەبنە هۆی پیسبوونی تیشک لە ژینگەی دەریادا. بەرکەوتنی تیشکی سەر و بنەوشەیی کاریگەری لەسەر ئیکۆسیستەمی ئاوی هەیە لە ڕێگەی کەمبوونەوەی ڕۆشنە پێکاتن. بە هەمان شێوە گیان لەبەرە کێوەکان بە دەست پیسبوونی تیشکەوە دەناڵێنن، بە تایبەت گیان لەبەرە گەورەکان. تەنانەت تیشکەکان کاریگەری لەسەر DNA یان لەبەران دروست دەکات. کاتێک دەچنە ناوخولەکانی گۆڕانکاری خۆراکیانەوە لە کۆتاییدا دەبێتە هۆی گۆڕانکاری بۆ ماوەی و مەترسی زیاتر بۆ سەرژیانی. پێویستە حکوومەتی عێراق و باشووری کوردستان زانیاری تەواو و پێویستی هەبێت لەسەر سەرچاوی تیشکدەرەکان لە ناوخۆی وڵاتدا. هەروەها لە ڕێگەی یاسا و ڕێنمایی تایبەت بە تیشک پارێزگاری لە ژینگە و ڕەگەزەکانی بکات. پێویستە بە شێوەیەکی بەردەوام لەلایەن فەرمانگەکانی ژینگەوە چاودێری ئەو شوێنانە بکرێت کە سەرچاوی تیشکدەریان هەیە. هەروەها لە ڕێگەی خول و ڕاهێنان و دانانی هێمای ئاگادارکردنەوەوە ئەو شوێنانە ناچار بە پاراستنی ژینگە و زیندەوەران بکرێن. بەردەوام هەوڵی پاراستنی سەرچاوی تیشکدەرەکان بدرێت بۆ ئەوەی هیچ زیان و کاریگەریەکیان بۆ مرۆڤ و ژینگە نەبێت.